یانزە ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی هەفتەی شوباتی 2011 هاوڵاتیان نێرێن بۆ گەیشتن بە مافەکانیان و بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی و گۆڕانکاری لە سیستەمی سیاسی خۆپیشاندانیان دەست پێ کرد کە زیاتر لە 2 مانگی خایاند. لەو کاتەوە خۆپیشاندانەکان ناوبەناوە بەردەوامن و دەسەڵات هەر بەڵێنی بێکردار دەدات. بەشداربوویەکی خۆپیشاندانەکانی هەڵەبجە دەڵێت زۆر بەرەو دواوە گەڕاوینەتەوە و خەڵک ئەو کادیوایەکیە بوو، بەڵام ئێستا داخوازیەکان زیاتر بوون و دەسەڵاتیش بەرامبەر هەموو چین و توێژەکان بێباکە. هەموو ڕێگاکان لە بەسەربازکردنی شار و شارۆچکەکان لە گەمارۆدانی هاونیشتیمانیانی گرتە بەر بۆ ئەوەی ئەو دەنگە پیرۆزە کپ بکرێتەوە. لە ڕاستیا ئەو دەنگە کپ نەکرایەوە. بڕوای من ئێمە گەڕاوینەتە دواوە چونکە ئەو کاتانە سات و کاتێکی زۆر گرنگ بوو لە حیاتی خەڵکی کووردا کە ئێمە داوای چاکردنی سیستمی سیاسیمانە کرد. لە ڕاستیا کێشەی تا ڕادەیەکی زۆر کێشەی موچە نەبوو لە ناو خەڵکی کوردستانە، بەڵکو داوای ئەوەمانە کرد سەرباری موچە سپەیسی نێوان موچەی کەمترین بڕەپارە لە موچە کەم بکرێتەوە لەگەڵ زۆرتریناکە بەرپرسانن. چین و توێژەکان و چالاکانی کۆمەڵی مەدەنی دەڵێن جێبەجێنەکردنی داخوازیەکانی خەڵک لە هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر لەلایەن دەسەڵاتەوە وای کردووە ئێستا داواکاریەکان زیاتر بن. ئەگەر لەو کاتەدا بۆ یاتنی پارە لە بەغداوە دۆخی موچە باش بوو بێت، ئێستا دۆخی موچە و خزمەتگوزاری و دۆخی سیاسیش خراپتر بووە. بەڵام حیزبە دەسەڵاتدارەکان هەر سەرقاڵی گەندەڵی و شەڕی پۆست و دەستکەوتنی حیزبی و کەسین میلەتیان بە تەواوی فەرامۆش کردووە. ئێستا بارودۆخەکە خراپتر بووە. داواکاریەکانی خەڵک لەوەی دادگار ڕۆڵی خۆی نەیەبینی، لەوەی سەرەوەت و سامانی وڵاتە لە خزمەتی ئەم وڵاتە سەرف کرێ، بە عەدالەت تەوزیع بکرێ، لەوەی فرسەتی ئیشکردن بۆ گەنج و لاو دروست بکرێ. بەداخەوە داواکاریەکانی هەفتەی شوبات نەک نەهاتوونەتە دی، بەڵکو زۆر خراپتر بوون و بەڵکو زۆر پاشەکشە کراوە لەوەی کە ئێستا بارودۆخەکە زۆر خراپترە لەو کاتێکە هەبوو. ئەگەر سێکەین لەو ڕۆژانەی کە خۆپیشاندان بەرپا بوو تا ئێستا توانین بڵین کێشە و مەشاکیلەکان زیاتر بووە. خواستی خەڵک بۆ داواکاری لە حکومەت و دەسەڵات لە ڕاستیا زیاتر بووە، کێشە و گرفتەکان زیاتر بووە. ئەتوانین بڵین ئەوەی کە داواکاری خەڵکە وەک پێویست نەهاتوەتە جێبەجێکردن. دوای 11 ساڵ لەو خۆپیشاندانانە دەسەڵات تێرێم دۆسەی شەهید و قوربانیانی ئەو ڕۆژانەشی داخستووە و هیچ کام لە بکوژ و تەقەکەران دەستگیر نەکراون. هاوڵاتیانی ژاوشەوی ئەو کاتە سوورن لەسەر داواکاری و خەباتی مەدەنی بۆ بەدەستێنانی مافەکانیان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.